کۆمەڵی واجباتی خەلیفە هەن لە کوتوبی فقهی ئیسلامیە بە درێژی نووسراون هەر کەسێ بێتە خەلیفە و گەورەی موسڵمانان ئەبێ زۆر ڕەچاوی ئەم خاڵانە بکە. یەکەم هەرچی هۆکارە بیگرێتە بەر بۆی دینی خەڵکی سەلامەت بێ، ئیش لەسەر پاراستنی عەقیدەی موسڵمانان، دینی ئیمانداران زۆر ئەبێ بکات. ئەبێ کۆمەڵی قازی دابنێ بۆ ئەوەی شەریعەتی خوا لەناو خەڵکە بڵاوکەنەوە و خەڵک ئیسفادە بکات لە شریعەتی رب العالمین لەژێر ساوسێبەری شریعەتا بژی. ئەبێ ئەمن و ئاسایش لە هەموو ئومەتی ئیسلامی بۆ هەموو فەردێکی ئومەتی ئیسلامی دەستە بەرکە. طبعاً پاراستنی فەردی ئومەتی ئیسلامی زۆر گەورەیە. لە ناو خلافەتی موسڵمانانە یەکێک لەو شتانەی کە زۆر گرنگە ئەوەیە کە فەردی موسڵمان پارێزراو بێ، ئەمین بێ، حدودەکان هەر هەمووی ئیقامە بکرێن وەکو خۆیان بە پێی زەمن و کاتی خۆیان و هیچ یەکێک لە شریعەتەکانی خوا بە تەحقیر و بچووک سیر نەکرێ. وڵاتی ئیمانداران دەوری وڵاتی ئیمانداران بە چاکی بپارێزێ بۆی کافران تەوەغوڵ نەکەن و بێن سەر لە ئومەتی ئیسلامی تێک بدەن لە ڕووی ئیعلامیەوە، لە ڕووی فکریەوە، لە ڕووی عەسکەریەوە، لە هەموو ڕووەکانەوە ئەبێ پاراستنی شوورای موسڵمانانی کردبێ. واجبە لەسەر شانی جیهادی دژمنەکانی خوا و دینی کردبێ. واجبە لەسەری ماڵی ئیماندارانی کۆ کردبێتەوە لە سەدەقات و زەکات و هەرچی شتێک کە هەیەە لە فەی و لە غەنیمەت و هەر هەمووی و شریعەتی بەرپا کردبێت لە تەوزیعکردنە بەسەر ئەفرادەکانی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم. ئەبێ حقوق و ڕەواتیبەکانی جوان تەرتیب کردبێ، چونکە حقوق و ڕەواتیب هەموو وەکو یەک نییە لە شریعەتی ئیسلامیە، بەڵکو جیاوازی هەیە، پلەبەندی هەیە، پلەبەندەکانیش بەو شێوازەیە ئەهلی فەضل زیاتریان بەرئەکەوێ، ئەوانی تریش هەر هەمویان بێبەش ناکرێن. چونکە ئومەتی ئیسلامی عەطیەی مەعاشی با بڵێن بە زمانی ئەمڕۆ بۆ هەموو ئومەت بووە. ئەوە نەبووە تەنها ئەو کەسەی لە وەزیفا بێ مەعاشی هەبێ ئەوی تر نەیبێ. عەطیە لە زەمەنی ئیمامی عومەرەوە عەطیەی ساڵانە دانرا، هەموو فەردێک لە ئەفرادی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم عەطیەی ساڵانەی خۆی هەبوو، پشکی ئەوەی هەبوو کە ئەو ساڵە پێبژی لە خواردن، لە خواردنەوە، لە جلو بەرگ و پۆشاک، لە شوێنی مانەوە، حەوانەوە، هەموو ئەوانە بۆ دەستەبەر ئەکرێ بۆ هەموو ئومەتی ئیسلامی و کاری خەلیفەیە کە ئەبێ جێبەجێ بکە. ئەبێ خەڵکی کوفر هەڵبژێرێ هەر هەمویان و مەصالحی هەر هەمویان بپارێزێ هی ئومەت و ئەم کەسە کوفئانە کە هەڵ ئەبژێرێ بۆ مەناسیبی قیادی و ئەوانە ئەبێ بەڕاستی لە ئاستی ئەوا بن کە زۆر سیقەیان پێ بکە و زۆر ئەمین بن، کە زۆر لە خواترز بن، ئەهلی خەیر بن و ئەبێ خۆی بۆ خۆی ڕاستە و خۆ خەلیفەی موسڵمانان لە هەموو کاروبارێکی ئەم ئەمیرانە پێچێتەوە، نەک کارەکان بداتە دەست و ئیتر وازیان لێبێنێ. شوڕاش زۆر سیمەیەکی گەورەی حکمی ئیسلامیە کە پێویستە خەلیفە شوڕا بە دەوریەوە بێ، کۆمەڵی ئەهلی ئیماندار بە دەوریەوە بن، بزانن کارەکان چۆنە، چییە، مشۆرەتیان پێ بکە، چاوی بکەنەوە، لە عیبەکان دەستنیشان کەن و خەلیفە بەرەو چارەسەر بەرن.